ریۆ گراندێ ڕووبارێکە بەسەر دوو وڵاتدا دابەش بووە. زۆر ئاسانە لە دیوی مەکسیکەوە خۆت لەو ڕووبارە بدەیت چونکە زۆر تەنکە. کۆری مادکس چاودێری ئەو کۆچبەرە ناو نووسنەکراوانەی کردووە کە بۆ پەڕینەوە لەو ڕووبارە هەموو ڕێگەیەک دەگرنە بەر. ئەوان قەیاخ ئەسب چوو بۆ پەڕینەوە بەکاردێن، خەڵکانیش هەند بەمەلە دەپەڕنەوە. زۆربیان قاچاغچیان چاوەڕاستیانن و بەو ڕێگانەدا دەیانهێننە سەر ڕووبارەکە. ئەم کەسانە بۆ ماوەیەکی درێژە ئەم کارە ئەکەن و دەزان بە شوێدا ئەپەڕنەوە. پاسەوانانی سنووری لە بەرزاییەوە تەماشای خوارەوە دەکەن، بەڵام ئەو قامیشە چڕانی خوارەوە کە بە درێژایی 3 کیلۆمەتری دیوارەکە هەیە مەترسیدارە و گەرما گل دەداتەوە و خنکێنەرە. دۆڵ و ئەو گەرما پڕوکێنەری بیابانەکە ئەمانە لەگەڵ دیوارەکە سوودیان هەیە. ئەمە بۆ هەموو سنوورەکە نابێت، هەروەها ئەم تێکەڵەیە لە دۆڵ و بیابان لە بەشێکی سنوورەکە سوودی هەیە. مەرجنی لە ناوچەیەکی کەمێک ئەولاترەوە بە هەماشیەوە بێت. ماتیۆ هۆداک دەڵێت کێشەی ئاسایشی سنووری ناتوانرێت تەنها بە یەک ڕێباز چارەسەر بکرێت. تەنانەت بە بنیادنانی دیواری سنووریش لە هەندێک ناوچە پێویست بە چاودێری چڕی پاسەوانان دەکات. دیواری بربەست لە شارەکاندا سوودی بەباشی دەبێت، نەک لە بیاباندا بەڵکو و چاو و گوێی مرۆڤ کاریگەریان هەیە. ئەوە کارێکی ئاسان نییە، ئەمە یەکێکە لە هەرە سەختترین ناوچەکان بۆ چاودێریکردن. ئەوە تۆپۆگرافیای ناوچەکەیە کە تاوتێکردنی بنیادنانی ئەو دیوارە سنووریە دەگۆڕێت. بڕواناکەم لە ناوچەکەی ئێمەدا پێویستیمان بە دیواری سنووری هەبێت. جۆ فرانک سەرۆکی دەسەڵاتی ئیداری ناحیەکە دەڵێت لێرە مەترسی نییە، سەرۆک ترامپ دەبێت واقعێکی جیاواز بدۆزێتەوە. پێویستە خەڵکان سەردانی ئێرە بکەن، ئەوانەی قسە دەکەن پێویستە بزان چی دەڵێن. هەندێک لە دانیشتوانی دێل ریۆ بڕوایان وایە سەرۆک ترامپ لەم ڕاستیە تێدەگات. ئەگەر سەرۆک هێندە هەستی هەبێت 9 میلیارد دلار لە بنیادنانی باڵەخانەیەک لە ناوەندی نیویۆرکدا خەرج بکات، کەواتە دەزانێت لەکوێدا دیوارێکی سنووری دروست بکات. تەنانەت بەڵێنەکەی ترامپ بۆ دیوارە سنووریەکە هێشتا شیانی تاوتۆکردنی لە واشنگتن هەیە.